ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم بەشێک لە داهاتی نانەوتی نارد بۆ بەغدا و چاوەڕێ ئەوەن کە موچەی مانگی نیسان لە بەغداوە بگات و بەسەر فەرمانبەرانەدا بەشی پێ لایەکی تریشەوە. ئەمڕۆ دوای 4 مانگ بۆ یەکەم جار بەهای دۆلار بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەرامبەر دیناری عێراقی دابەزیەوەمانە و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ ڕۆژڕۆژی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بوو. پارەیان خستە سەر حسابی وەزارەتی دارایی عێراق و لیستی موچەشیان بۆ بەغدا نارد. هەروەها هەواڵی خۆشیشان بۆ خانەنشینان هەبوو. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لیستی موچەی مانگی نیسانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم لەلایەن تیمی تەکنیکی وەزارەتی دارایی و ئابووری کوردستانەوە ڕادستی فەرمانگەیژمێریاری وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ کراوە. هەر ئەمڕۆ وەزارەتەکە ڕایگەیاند بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ مانگی ئاداری ساڵی 2025 کابڕەکەی 48 ملیار و 205 ملیۆن و 765 هزار دینارە بە شێوەی کاش خراوەتە سەر ژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ لە لقی ئەولێری بانکی ناوەندی عێراق. هەواڵەکەی دیکەشیانەوە بوو ئاگاداری سەر جەم ئەو خانەنشینانە دەکەنەوە کە لە دایکبوونیان لە نێوان ساڵانی 1920 بۆ 1940 موچەکانیان لە بانکی عەنکاوە لە سنووری پارێزگای ئەولێر وەردەگرن با ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمەی ئەم هەفتەیە سەردانی بانکی عەنکاوە بکەن بە مەبەستی وەرگرتنەوەی کارتی بانکەکانیان لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من. لە سلێمانی بازرگانێکی مادەی هۆشبەر کە بە مۆڵەت لە ماڵەوە بوو نەگەڕایەوە زیندان و هەڵات دوو کەفیلی هەبوو هەردووکیان دەستگیر کران. سەرچاوەیەک لە ناو چاکسازی گەورانی سلێمانی بە 1964 وت زیندانیە کە بازرگانی مادەی هۆشبەر بووە و بە 10 ساڵ حکوم دراوە. هەفتەیەک پێش ئێستا گەڕاوەتەوە قەڵاتزێ بۆ سەردانی خێزانەکەی. هەرچەندە لە کاتژمێر دەی بەیانی دوێنێەوە مۆڵەتەکەی تەواو بووە بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە و ناشزانرێت لە هەرێم ماوە یاخود نە. وتیشی ئەو زیندانیە 3 ساڵ و نیو لە حکومەکەی تەواو کردووە و هەموو مەرجەکانی ڕۆیشتنە ماڵی هەبووە. 2 کەفیل و 25 ملیۆن دیناری خەواندووە. ئەمڕۆ دوای تەواوبوونی مۆڵەتەکەی هەردوو کەفیلەکەی دەستگیر کراون. لە کەلار دوو دس بەهار و ڕۆژی هەینیان بە هەلزانی و کاتێک هاوڵاتیان لە گەشت و سەیران بوون گۆشتیان دەبرژان چوونە ناو ماڵێکەوە و 22 مسقال زێڕیان دزی. لە کاتی فرۆشتنی زێڕەکە کابرای زێڕنگەریش دوو دزەکەی بەگێل زانی و فێڵی لێکردن. پۆلیس پێی زانی و هەرسێکیانی قۆڵبەست کرد. بڕواجەلال لێپرسراوی ڕاگەیاندنی پۆلیسی گەرمیا بە 1964 وت هەینی ڕابردوو دوو کەس چوونەتە ناو ماڵێک لە گەڕەکی ئاوارەکانی قەزای کەلار و 22 مسقال زێڕیان دزیوە. دواتر خاوەن ماڵەکە سکاڵای تۆمار کردووە و ڕۆژی یەکشەمە توانیویانە دزەکان دەستگیر بکەن. وتیشی دزەکان کوردن و لە شەودا زێڕەکەیان فرۆشتووە بەو زێڕنگەرە. زێڕنگەرەکەش فێڵی لێکردوون و 22 مسقالەکەی بە 13 مسقال لێکڕیون بۆیە ئەویش دەستگیر کراوە. لا دوو ناوچەی جیاوازی کوردستان ئەمڕۆ مین و پاشماوەی تەقەمەنی تەقێنرایەوە بەڵام لە یەکێک لەو شوێنانە خەڵک ترسان و شڵەژان بەپێی ڕاگەیەنراوی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر. ئەمڕۆ لە کێڵگەمینی پاوانی فاتێ لە سنووری گوندی دەربەنڕایات سەر بە ناحەی حاجیۆمەران لە قەزای چۆمان 182 مینی دژەکەسی ساچمەدار و 52 پاشماوەی تەقەمەنی جەنگی لەلایەن تیمی لە ناوبردنی کەرەستەی تەقەمەنی تەقێنرانەوە و لە ناوبران و هیچ کێشەیەکیش نەبووە چونکە پێشتر خەڵکی ناوچەکەیان ئاگادار کردبووە نەترسن. بەڵام لە سلێمانی و لە چیای ئەزمەر مین تەقێنرایەوە و خەڵکی دەوروبەری ناوچەکە تووشی ترس و شڵەژان بوون. دەنگی تەقینەوەکە گەورە بووە و هاوڵاتیەکیش پەیوەندی بە 1964 کرد وای ڕاگەیان کە درۆن و هێرشی موشک بووە بەڵام دەرکەوت مین و تەقەمەنیە و لە ناو دەبرێن. هەرچەندە بەپێی زانایەکانی 1964 دەستگای مینی سلێمانی دانیشتوانی پرۆژەی بەرزایەکانی قەیوانی ئاگادار کردبووە کە کاری تەقینەوەی مین دەکەن بەڵام دانیشتوانی دەوروبەری بناری ئەزمەر و گەڕەکی ئیبراهیم ئەحمەدیان ئاگادار نەکردبووە بۆیە ترس و دڵڕاوکێ دروست بوو. سەرنج ڕادێکێشن بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە دۆلار بەهاکەی بەرامبەر بە دینار بە شێوەیەکی بەرچاو ئەم ئێوارەیە لە دەستداوە. ئەمە پەیوەندیمان بە بازاڕی دراوی هەولێرەوە کرد کەیفی خۆشناوتە بێژی بازاڕەکەی بە 1964 وت ماوەی 4 مانگ دەبێت دۆلار بەو شێوازە بەرامبەر بە دینار دانەبەزیوە. ئەمی ئێوارە نرخی 100 دۆلار بەرامبەر بووە بە 146100 دیناری عێراقی واتە لە ماوەی 3 مانگ بۆ 4 مانگی ڕابردووە بە هیچ شێوەیەک دۆلارم دابەزینەی نەبینیوە. چەند ڕۆژێکە دادەبەزێت 48 47 و نیو 48 و 600 بەڵام بەو شێوازەیە ئەمڕۆ دانەبەزیوە. ئەو وتی چاوەڕێ دەکەن زیاتر دۆلار بەرامبەر بە دینار دابەزێتەوە. چەند هۆکارێکی باسکرێکێک لەوانە ئەوە بوو کە باسی لەوە کرد پێشتر
کە سەفەری دەرەوە دەکرد تاوەکو 3000 لە فڕۆکەخانە دۆلاریان پێدەدای ئێستا تا 5,000 دۆلارت پێدەدەن و مامەڵەکردنیش بە دینار زۆر بووە لە بازاڕە و لە لایەکی تریشەوە پارەی کە لە هەرێمەوە دەبرێتە بەغا بە دینار دەبرێت بە دۆلارەوە نابرێت ئەمانە چەند وەکارێکی تری باس کرد هەروەها باسی لە دراوەکانی تر کرد بەرامبەر بە دراوەکانی تریش بە هەمان شێوە تۆزێک بەهای لەدەستداوە بەرامبەر بە تومەنی ئێرانی 100 دلار بەرامبەر بە 7 میلیۆن و 500 هزار تومەنی ئێرانی و بەرامبەر بە لیرەی تورکیش 100 دلار بەرامبەرە بە 3850 لیرەی تورکی بۆیە ئەوەشی وت جارێ نازانی بازارەکە چی لێتێ بەڵام تەسەورەکەن هەر بەرەو دابەزین بچێت بۆیە نا بە ڕێنمایی خەڵکیکردنە دۆلار بگۆڕنەوە نە دینار بگۆڕنەوە بە دۆلار تاوەکو دۆخەکە تۆزە سەقام بیرە بێت ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێک شات بۆ هەموو لای